دەستێخستنی حیزب و کەسانی بازرگان و گەندەڵ لەم بواری تەندروستیەدا. ئەلبەتە وشەی تەندروستی پێم وایە تەسێکترە و بچووکترە لەوەی ئێوە دەیکەن. بەڕاستی ئەوە شتێکی زۆر خراپە کە حکوومەت کوردواری خۆمان دەڵ حکوومەت بابی میلەتە، ئەگەر باب ئاوا بێ بێنێت هەموو شتێ بە حیزبی بکە. چەند بەڕێوەبەری خەستەخانە و بەڕێوەبەری ئەوانەی کە لە بواری تەندروستە کار دەکەن پێتان شکدن بەس بە تەسکیەی حیزبی چوونە ئەوێ، نەک لە بەرەوەی پسپۆرترە و شارەزاترە و کارامەترە و دڵسۆزترە، لە بەرەوەی حیزبیترە، لە بەرەوەی ماستاوچیترە بۆ بەرپرسەکەی. ئەوە خیانەتە، گومانی تێدانی ئەوە خیانەتە، هەم بەو بوارە و هەم بەو کۆمەلگایش کە ئەو کەسە دەکرێتە بەرپرس هەر لە بەرەوەی کە حیزبێکی تۆخە، گوێ لە مستی حیزبەکەیەتی، گوێ لە مستی بەرپرسێکە، بەبێ قسەی ئەو هیچ ناکە، بەڵام تەماشا ناکە دەخوات چەندە بە کەڵکی کارەکە دێ، چەند دڵسۆزە بۆ کارەکە. هەر بۆیەش ئەم وڵاتەی ئێمە نەک هەر لە بواری تەندروستیدا، لە بواری پەروەردەدا، لە بواری خوێندندا، لە بوارەکانی دیکەدا ڕۆژ بە ڕۆژ بەڕوو دوادێتەوە. چونکە هەردوو حیزبی حکومڕا دائیم چاو دەجێڕن کێ زیاتر بە کەڵکی ئەوان دێ، کێ زیاتر مەداری حیزبی و مەرامی حیزبیان بۆ ساز دەکات. تەماشا ناکەن کێ بە کەڵکی کارەکە دێ. چی دیکە لە کەم تەرخەمەکانی حکوومەت بریتێ لە گرنگی نەدان بە کەرتی گشتی لە بواری تەندروستیدا و ناچارکردنی خەڵک کە پەنا بەرنەبەر کەرتی تایبەت و کەرتی تایبەتیش دیارە شوێنی ئەلبەتە خەڵکی دڵسۆزی هەر هەیە، بەڵام شوێنی بازرگان نییە زۆر جار، کە دیاری هەموو شتێک حەسڕ بێ. لێو کۆمپانیایەکیان داناوە دەبەری زەرد، دەبەری سەوج کۆمپانیایەکیان داناوە بەس دەبێت لە ڕێ ئەو دوو کۆمپانیاوە دەرمان بێ، بۆ بازرگان نییە. ئەنجا ئەوەش بەڕاستی من ناڵم بە دنیا ئاوەڵا بێ و ڕێ بۆ هەموو کەس تەخت و ئاسوغ بێ بەکەیف خۆی دەرمان بێنێت و ئەوانە ناوە ناڵێم، بەڵام دەڵێم بە هەموو شتێک حەسڕ نەکرێت لە دەستی کۆمپانیا حیزبیەکاندا و لە دەستی هێندێک ملیارلێر و دەوڵەمەندی شەریکە دەست لەگەڵ بەرپرساندا. لە وڵاتان لای کەمی پێداویستیەکانی ژیان بۆ هەموو کەس دابین کراوە. برادر ئەتۆ لاقی خۆ لە لاقی بەریتانیا و فەڕەنسا و ئەمریکا و کوێ مەبەستە، ئەو لای کەمی پێداویستیەکانی ژیانی بۆ هەموو کەس دابین کردووە، لە ڕووی تەندروستیەوە، لە ڕووی خواردن و خۆڕاکەوە، لە ڕووی جێگە و ڕێگەوە، لە ڕووی هەموو شتێکەوە. ئەم جا دێنێ باش دەخاتە سەر خەڵک. ئەتۆ باری شانت گران کردن بە باز و خەراج، هیچیشان پێ نادەی، کارەبای ڕۆژ بە ڕۆژ لێ گران دەکەی، ئاوی لێ گران دەکەی، بەنزینی لێ گران دەکەی، نەوتی لێ گران دەکەی، غازی لێ گران دەکەی، موچەشی پێ نادەی یا کەمی پێ دەدەی، ئەوە بە کەڵک نایەوە. ئەوە ڕۆژ بە ڕۆژیانی خەڵک قورستر دەکات، زەحمەتتر دەکات، و تووڕەوی نیگەرانی خەڵک و بێمتمانەی خەڵک بە حکوومەت و بەو قەوارە سیاسیە کەمتر دەکات.